وا بڕیارە بۆ ماوەی هەفتەیەک لە شاری سلێمانی پێشبڕکێیەکی تەکنۆلۆژی بەڕێوە بچێت بۆ ڕاگەیاندنی گەورەترین پرۆژەی ئەلکترۆنی لە بواری کۆمەڵایەتی و ئابووری. پێشبڕکێیەکە لەسەر ئاستی جیهانی بەڕێوە دەچێت و بەشداربووان لە عێراق و کوردستان و ئێران و چەند وڵاتێکی دیکە بەشدار دەبن. بەشداربووانی پێشبڕکێیەکە لە ڕێگەی بیرۆکەکانیانەوە پرۆگرامی ئەلکترۆنی ئامادە دەکەن و دواتر هەڵسەنگاندنی بۆ دەکرێت. ماوەی 72 کاتژمێرە گروپێک لە گەنجی زۆر کۆ ئەبنەوە بیرۆهەری هەر گروپێکیان و بیرۆکەیەکیان هەیە لە ماوەی 72 کاتژمێرە کاتیان هەیە کەوا پێشبڕکێ بکەن لە گەشە پێدان بەو بیرۆکەکان و لە کۆتایی 72 کاتژمێرەکە بیرۆکەی خۆیان باسەکەن بیرۆکەکان خۆیان ئەبینەوە ئەمساڵ فیمی ئیڤنتەکە بەو شێوەیەکەوە خۆیان ئەبینەوە لە چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتی و داراییەکان واتە هەموو ئەم بیرۆکانە لە چوارچێوەی چارەسەرکردنی کێشەیەکی کۆمەڵایەتی یاخود دارایین هەم لە کۆمەلگای خۆمانە واتە کۆمەلگای کوردستان و هەم فیلمێکی جیهانیشی ئەمساڵ بەشداربووان 200 بەشداربووی تایە جیاواز لە ساڵی پار کە تەنها لۆکاڵ بوو تەنها خەڵکی شاری سلێمانی بەشداری کرد بوو ئەمساڵ هەموو پارێزەکانی تری عێراقەوە لە ئێرانەوە تەنانەت دەستەی دادوەران لە بەریتانیا و لە ئەمریکا و قسەکەرەکان و بەشداریکەرەکان بەریتانیا و ئەمریکا و هیندستانی تایە. پێشبڕکێیەکە لەلایەن هاکاسوولیەوە سەرپەرشتی دەکرێت کە لە زۆربەی وڵاتانەوە ئەندامیان هەیە. ئەوانەی بیرۆکەیان هەیە بۆ پێشبڕکێیەکە دەکرێن بە گروپ و ماوەی هەفتەیەکیان لە بەردەستە بیرۆکەکانیان بکەن بە پرۆگرامی ئەلکترۆنی دواتر هەڵسەنگاندنی بۆ دەکرێت و باشترین بیرۆکەی ئابووری و کۆمەڵایەتی هەڵدەبژێرێت. جێگیری سەرۆکی حکوومەتیش دەڵێت بەنیازن هەنگاو بنێن بۆ بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکانی حکوومەت. هەنگاوێکە بۆ نوێگەری هەنگاوێکە بەرەو نوێگەری ئەو نوێگەریەی کە کوردستان پێویستی پێێتی ئێمە لە حکوومەتیش لە خۆمان هەوڵمان داوە هەنگاو بنین بۆ نوێگەری بۆ داهێنانی سیستمی نوێ بۆ گەیاندنی خزمەتگوزاریەکی باشتر سەرەتایەکە بەڵام زۆریشمان ماوە بۆ بازاری یاسای کوردستان ئەم پرۆژانە زۆربەیان گرنگن بە تایبەتی پرۆژەی حکوومەتی ئەلکترۆنی و هەروەها پرۆژەی سۆسایەتیش ئەلکترۆنی و پرۆژەی ئەوەی کە سیستەمێکی دارایی بۆ بە ئەلکترۆنی کراو هەبێت لە وڵاتە ئەم سیستەمانە بڕبڕی پشتی هەموو سیستەمێکی اقتصادی سەرکەوتوون کە پێویستە هەر وڵاتێکەکەی بێ بۆ ئەوەی ئاڵوگۆڵ لە نێوان کڕیارەکان و خاوەن بەرهەمەکانە بە شێوەیەکی خێراتر ڕووبدات کە لە کۆتاییان بێتەوەی گەشتەسەندنی زیاتری ئابووری ئەو وڵاتە. ئەوانەی بەشداری پێشبڕکێیەکە دەکەن خوێندکاری زانکۆ و دەرچوانی زانکۆ و پەیمانگا و چین و توێژەکانی دیکەن بۆ ئومێدەشەوە لە پێشبڕکێیەکە دەڕوانن کە حکوومەت بتوانێت لە داهاتوو کار بەو پرۆگرامانە بکات کە ئامادەی دەکەن و سوودێک بە کۆمەلگا بگێنن.